إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برا خوش سكان وخشك بر زكان. إمام عمري كري خطاب بما نجريته وأفرمي روجي كان أصحاب كان لخدمتي في غمرة صلى الله عليه وسلم دانشتبون لكتب الراء پیاوێک پیدا بوو هاتە خزمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم. کابرا پۆشاکێکی سپی لەبەرا بوو، قژوڕێشی ڕەش بوو، هیچ ئاسار و شوێنەواری سەفەری پێوە دیار نەبوو، یعنی ئەمە لە شوێنێکی ترەوە هاتبێ. سەیریش لەوەیە بوو کەسیشمان نەمان ئەناسی تاوەکو بڵێن ئەمە خەڵکی مەدینەیە. کابرا هاتە خزمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم، چووە پێشەوە، ئاژنۆی خستە قەی ئەژنۆی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، دەستی خستە سەرڕانی، فەرمووی ئەی محەممەد، ئەصحابە قەت کەسیان نەیانەوت ئەی محەممەد، یانەوت ئەی ڕەسوول الله. دیارە ئەم کابرایە لە ئەوان نییە. وتی ئەی محەممەد، پێم بڵێ ئیسلام چییە؟ پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرمووی الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا. فرمووی ئیسلام ئەوەیە کە شایەتمان بێنی بەوەی کە هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ، و محەممەدیش نێرراوی ئەڵڵایە بۆ ئێمەی مرۆڤایەتی، و نوێژەکانت ئەنجام بدەی بە جوانی، هەڵسی بەکردنی نوێژەکانت، زەکاتی ماڵ و سامانەکەت بدەی، ڕۆژووی ڕەمەزان بگری، حەجی ماڵی خوا بکەی ئەگەر پێت کرا. کابراوتی ڕاستەکەی، ئەڵێ ئێمە سەرمان سوورمان. یعنی معقولە کابرا خۆی پرسیارەکە و خۆشیش بڵێ ڕاستەکەی؟ وەکو چۆن بڵێ ئەمە کەسێک هاتووە پێغەمبەر ئیمتحانەکە، خۆی پرسیارەکە و پاشان خۆشی ئەڵێ ڕاستەکەی. ئەڵێ کابرا بەردەوام بوو لە پرسیارکردن، وتی ئەی محەممەد، ئیمان چییە؟ ئەوە ئیسلام بوو، ئەی ئیمان چییە؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله وتؤمن واليوم الآخر وتؤمن باليوم الآخر وبالقدر خيره وشره، أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم. وتي راسك أم جاء برسياري أوي لك قلتي إحسان شيا. پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرموي الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. فرموي إحسان أويك واخدا بفرستي كأنه أي بيني بتشاو كانت خو أجر توش أو نبيني أو تو أبيني. أم جاء برسياري لك درباري قيامت، فرموي كي قيامت دي. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي ما المسؤول عنها بأعلم من السائل.
فەرمووی ئەوەی کە پرسیارەکەی لێ ئەکرێت لەو کەسە شارەزایتر نییە کە پرسیارەکەکە. فەرمووی ئەی نیشانەکانی چین کە تۆ نازانی قیامەت کەی دێ، ئەی نیشانەکانی ئەو ڕۆژە چین؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی أن تلد الأمة ربتها وأن ترى الحفاة العراة العالة يتطاولون في البنيان. فەرمووی ئەوەیە کە کەنیزەک خاوەنەکەی خۆی لێ ببێ، لە کاتی خۆیان کەنیزەک بووە ئافرەت کراوەتە عەبد، فەرمووی وای پێ ببێ کە کوڕی ئاو کەنیزەکە کە باوکی عەبد نییە ببێتە خاوەنی دایکی خۆی. ئەوەی تر آخر زمانە، یعنی کە کوڕ ئەبێتە خاوەنی دایک، کوڕ و کچ بەسەر دایکە بەسەر باوکە ئەخوڕن. و فەرمووی وە بە چاوی خۆشت ببینی خەڵکانێکی پێپەتی، ڕەش و ڕوود، فەقیر و هەژار کە جاران پێڵاو نەبوو بیکەنە پێ، ئێستا ئەبنە خاوەن دەسڵات و خەسری قات لەبان قات ئەکەن، کۆشک و تەلاری بەرز دروست ئەکەن. حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەزان قسەی خۆمە، هەڕێک پێغەمبەر وا فەرمووی ئاوەتانی أن ترى الحفاة، آخر چونکە ئیسۆ چاو خۆتان ئەیبینن بۆی لەوە چ عەجایبتان بێوازان من خۆم لە خۆم قسە ناکەم. پێغەمبەر ئەفەرمێ ڕەش و ڕووتەکان پێپەتیەکان ئەوانەی کە جاران تیکەیە نان نەبوو بیخۆن ئەبن بە خاوەنی ئەو خەڵکە فەقیر و هەژارە، ئەو خەڵکەی کە جاران ئەوانیان بەخێو ئەکرد، نانی ئەوانیان ئەدا، ئەمڕۆ سەروەت و سامانی ئەوان داگیر ئەکەن، گیرفانی ئەوان بەتاڵەکەن، هەمووی ئەکەنە گیرفان و خەزیێنەکانی خۆیانەوە، خەزیێنەکانی خۆیانی پێپڕەکەن، ئەوان ئەبنە خاوەنی ئەو خەڵکە، هەمویان کۆ ئەکەنەوە لە پارچە زەویەکە 400 متری و 500 متری، ئەوەنە ماڵی تا دروستەکەن، باقی ئەم وڵاتە هەمووی بۆ خۆیان ئەکەنە سیاج و هەمووی ئەخەنە باخ و باخچات بۆ خۆیان، بۆ ڕابواردنی خۆیان، بۆ فەساد و خراپەکانی خۆیان. أن ترى الحفاة العراة العالة يتطاولون في البنيان. ئەگەر ئەوە ببینی ئەوە بزانە قیامەت نزیکەوە بۆتەوە. چا کابرا لێیدا ڕۆیشت. ئیمامی عومەر ئەفەرمێ زۆر عەجایبمان هات لەم کابرایە، بۆیە هەر داماوم بیرم لێ کردەوە مە کێ بێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عومەر زانیت ئەوە کێ بوو هات ئەو پرسیارانەی کرد؟ وتم خوا و پێغەمبەری خوا ئەزانن، یعنی نازانم من. فەرمووی ئەوە جبریل بوو عەلەیهی سەلام، لەسەر شکلی زەلامێک هاتوو فێرتان بکا دینەکەتان چییە، فێری شێوەی پرسیارتان بکا، فێری دینەکەتان بکا، یعنی پرسیار لەم شتە گرنگانە بکەن، خۆتان مەشغوڵی شتی بوردو و بچووک ناکەن. لەم حەدیثەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەومان بۆ دەرەکەوێت کە پلەکانی ئیسلام یا پلەکانی دیندارێتی، دینی ئیسلام سیانن خۆشەویستەکانم. سەرەتا ئیسلام بوونە، دوای ئەوە پلەی تر هەیە لە دوای ئەوە کە پێ ئەوترێ ئیمان مؤمن، دوای ئەوە پلەیەکی تر هەیە لەوەیش بەرزترە پێ ئەوترێ محسن ئیحسان. سەرەتا کاتێک کابرا ئەبێ بە مسلمان ئەڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، ئەمە ئەبێتە مسلمان، پێویستە لەسەری نوێژ بکە، زەکاتی ماڵەکەی بدە، ڕۆژووی ڕەمەزان بگرێ، حەجی ماڵی خوا بکە ئەگەر بۆی کرا، بەڵام ئەمە هێشتان نەگەیشتۆتە پلەی باوەڕ. قالت الأعراب آمنا، عەرەبە دەشتێکیەکان ئەیانوت هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەیانوت ئەی پێغەمبەری خوا ئێمە ئیمانمان هێنا. پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەعالی پێی فەرموو پیان بڵێ ئێوە هێشتان ئیمانتان نەهێناوە. قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا، هێشتا ئیمانتان نەهێناوە، هەر ئیمان بەس ئەوە نییە تۆ تەنها شایەتمانێک بڵێ بەدەم کە تێکەڵ بەدڵ نەبوو بێ و تەنها نوێژێک ئەەکەیت و ڕۆژ و زەکات و ئەمانە، تەنها ئەمە کافی نییە. ولما يدخل الإيمان في قلوبكم، إيمان أيوت يكل بناوي ناخي ضلت ببه، ناوي ضلت ببه، أيش بريتي اللواني ترك لدواء أودي أن تؤمن بالله كهموي غيبة، هموي غيبة أمانيتر إيمان أويك إيمان تبع بخواي پروردگار كقناعة توابي خوايك خلقتي كردوا رزق تدا حموش لكاني توبة دستي أو خوايك بريوبري كونا بريوبري كائناته، هیچ کائناتێک ناتوانێ هەناسەیە بدا بەبێ ئیزنی ئەو، دڵایەک لە دار بەر نابێتەوە ئیلا ئەو پێ ئەزانێ، هەموو شتەکانی تۆ بەدەستی ئەوە، مردنت، ژیانت، نەخۆشیت، لەش ساغیت، قازانجێک کە بۆ دێ، زەرەرێک کە توش ڕوت تێکە، هەمووی بەدەستی خوای پەروەردگارە. ئەمەیە ئیمان بەخوا، پاشان ئەبێ ئەو ئیمانەوات پێ بکە، ئەبێ بەس تەنیا خوا بپەرستی و شەریکی بۆ قەرار نەدەی.
نابێ ملکەتی غەیری خوابی، نابێ سەر بۆ غەیری خوا شۆڕ بکەیت، نابێ سوجدە بۆ غەیری خوا ببەی، نابێ شریعەتی غەیری خوا بکەی بە بەرنامەی ژیانت، نابێ غەیری دینەکە ڕاستەقینەکەی خوای تەعالا هیچ دینێکی تر، هیچ ڕێبازی هیچ کەسێکی تر جگە لە ڕێبازی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە مەنهەجی ژیان و بە بەرنامەی ژیانی خۆتی بزانی، شانازی پێوە بکەی إلا دینی خوا نەبێ کە ئەوە ڕێگا ڕاستەقینەکەیە، پاشان ئەمانی تری ئەملا و ئەولا هەمووی ڕێگا و ڕێچکانە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وماني دیارەکە ئەوەی کە خوای تعالی لە سورەتی ئەنعام ئەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل، شوێنی ئەم ڕێبایە بکەون، شوێنی ئەملا ئەولاکان مەکەون، خۆ ڕێگاکە ڕوونە ڕاستە لێی نامەدن، با شەیطانێک لەم دیمە شەیطانێ لەو دیمە بانگتان بکە، شوێنی ئەمە ئەوە مەکەون، شوێنی دینەکەی خوا بکەون، دینە ڕاستەقینەکەی خوای پەروەردگار، هەر ئەبێ ئەو خودایە بپەرستی و شوێنی ئەو بەرنامەیە بکەوی و شوێنی ڕێبازی پێغەمبەری خوا بکەوی صلی الله عليه وسلم. پاشان ئیمانی تەواوت هەبێ بە مەلایکەی خوا کە ئەم کەونە کامل پڕە لە مەلایکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ چوار پەنجە ئاوا پێ ناکەی ئیلا ئەم لەم لاوە ئەدا لە مەلایکەیەک لەو لا ئەدا لە مەلایکەیە، هەموو ئەم بوونەوەرە گشتی پڕە لە مەلایکە، خۆ تەنها دڵت بێتاقەت نەبێ کاتێ ببینی پیاوی ئیماندار یا خەڵکی ئیماندار کەمە مرۆڤەکان، مەلائکە، جنۆکە، دار بەر ئەرز و ئاسمان هەر هەمووی عیبادەتی خوای تەعالا ئەکا. با من خۆم تەنیایش من، بەڵام لەگەڵ ما هەموو بوونەوەر گشتی خواپەرستیەکە و گشتی موحیدە، مرۆڤەکان تۆزێکن، تۆزێک لە چاو بوونەوەر، لە چاو مەخلوقاتی تری خوای پەروەردگار. هەروەها باوەڕت وا بێ کە خوای تەعالا پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی مرۆڤایەتی لا نەدەن لە ڕێگای ڕاست، لە ڕێگای حاق، لە عەدالەت لا نەدەن، لا دادپەروەری لا نەدەن، چونکە مرۆڤەکان نەکبەتن، هەنیەکیان خۆیان زاڵەکەن بەسەر ئەوانی ترا، قوتیان داگیرەکەن، ڕزقیان داگیرەکەن، سەروەت و سامانیان داگیرەکەن، تەماحیان لێەکەن، بە هەموو ڕێگایەک، هیچ ڕێگایەک نادۆزنەوە لە خراپەکاری ئیلا بەکاری دێنن بۆ ئەوەی ئەو خەڵکە هیچ لە گیرفانە نەمێنن و هەمووی کڕۆژ ببا بۆ ئەو تاغوتانە. بۆیە خوای تەعالا پێغەمبەران ئەنێرێ، لەگەڵ یانا کتابی ناردووە، پەیامی ناردووە، ئەو قورئانە پیرۆزەیە. خوای تەعالا لە هەموو سەردەمێکشا بۆ گشت پێغەمبەرێک لە پێغەمبەران، بۆ هەموو ئومەتێک لە ئومەتەکان ئاوا پەیامی ناردووە، خەڵک بیخوێنێتەوە، لێی پێ بگەن، عەمەلی پێ بکەن، من شۆڕ نەکەن بۆ تاغوتان و بۆ زاڵمەکان و بۆ ئەوانەی کە خۆیان کردوتە خوا بەسەر خەڵکەوە، بەڵام تەنها کەوڕێکن و هیچ تر نین. باوەڕت وا بێ کە قیامەت هەیە، ئیمانت بە قیامەت هەبێ کە تۆ ئەم دنیایە قاعەی ئیمتیحانە، هۆڵی تاقیکردنەوەیە، هەر ئەوە نەحەساوە لێی دەرچووی، ئیتر لە دوای ئەوە قیامەت دەستی پێکا. قیامەت لەو کاتەوە دەستی پێکا کە علامات و نیشانەتەکانی قیامەت دەستی پێ بکات، کە ئێستا هەندێکیمان باس کرد، ئیتر هێواشواش قیامەت دەستی پێکا کە ئەمری قیامەتی تۆی کەسی دەست پێکا، وەکو کەس، وەکو تاک کە مردی تەواو، ئیتر کە مەلایکەی مەرگ هات نەبان سەرت، ئیتر تۆ تەواو، ئیتر تەواو، لەم دنیا تەواو نامێنی، هاوارەکەی کەس گوێ لە دەنگت نییە، داواەکەی کەس داواکانت وەرناگرێت، تەواو، یەک قومێکی ئاوی ترت بۆ نامێنێتەوە بیخۆی، تەواو، لەم دنیای ئەجەلت هات، تەواو، تیکەیە نان نییە، قومی ئاو نییە، یەک هەناسە نادەی، ئیتر ئەگەڕێیتەوە، ئیتر قیامەتت هەڵەسێ کە ئەمریتیش ئەخرێتە ناو قەبر، ئەمجا ئیتر سپاردەی قەبر ئەکرێ، دوایی قەبر یان ئەبێتە باخێک لە باخەکانی بەهەشت بۆت، یا ئەبێتە دۆڵێک لە دۆڵەکانی جەهەنەم بۆت، حەسەب کردەوە چاکەکانت. ئیتر دوای ئەوە حەشر دەست پێکات کە هەمومان بێتەوە حەشرەکرێین، کاتێ بڕیارێکە کە خوای تەعالا ئیدات ئەم دنیایە نامێنێ، ئەم ئەرز و ئاسمانە هەمووی وەکو چۆن هینێک لفیەکەی ئاوا و خوای تەعالا هەڵێگرێت، تەواو ئەم دنیای نامێنێ، دنیایەکی تر دەست پێکاتەوە، هەمومان جارێکی تر لەسەر ئەو دنیایە زینوەکرێنەوە، لەوێشە میزاندا ئەنرێت، کردەوەکان هەمووی عەرز ئەکرێت، هیچی و لێون نابێ، خوای تەعالا هەمووی لێ ئەدرێتەوە، هەمووی تەسجیل کراوە، هەمووی لە میمۆری تایبەتیایە، هەمووی خزم کراوە، هەمووی سەیڤە، هیچی لێ دیلیت نییە، تەواو هەمووی حازر ئامادە کراوە، هەمووی لێ ئەدرێتەوە. دوای ئەوە ئەمجا بەسەر پردی سیراتە ئەکەویتە ڕێ، یان بەرەو بەهەشت، خوا پەنامان بدا یا ڕەبی، خوای تەعالا بیکاتە نصیبمان، یا بەرەو جەهەنەم، خوا پەنامان بدا کە لە ژێری ئەو پردەوەیە، یا بۆ بەهەشت، خوای تەعالا بیکاتە نصیبی هەموومان. هەروەها ڕوکنێکی تری ئیمان خۆشەویستەکانم بریتیە لەوەی کە تۆ باوەڕت هەبێ بە قەزا و قەدەر، باوەڕت هەبێ هەر شتێکی ئەم دنیایە دەتە ڕێگات هەمووی خوای تەعالا خۆی ئاگادارە لێی پێ ئەزانێ، ئیمتیحانی تۆی پێکا، تۆی پێ تاقیەکاتەوە، فەقیریە، هەژاریە، ناڕەحەتیە، ناخۆشیە، تۆ سەبری لەسەر بگرە و لە خواپەرستی خۆت وازمێنە و
بەهۆی فەقیری و هەژاری و ناڕەحەتیەوە تەنازول بۆ کەس مەکە، سەر بۆ کەس شۆڕ مەکە، دینی خۆت مەدۆڕێنە بۆ کەس. هیچ کەسێ فریات ناکەوێت، هیچ کەسێک فریات ناکەوێت، والله هیچ کەسێ فریات ناکەوێت. مەخەڵەتیە بە کەس، مەخەڵەتیە بەڕێزان، مەخەڵەتێن بۆ کەس، تەنها خواپەرست بە، تەنها خواناز بە. ئەو قەدەرە دێتە سەرتا دیاری کراوە، ژیانت هەموو شتەکانی دیاری کراوە، کاتی مردنت هەموو شتەکانی ئەم دنیاە دیاری کراوە. ئەمە قەدەرە، لێی ڕاکردن نییە. ناتوانانی ڕابکەی بڵێ من جارێک نابرم، ئەوەی ترێت ئەمەم درێژە پێ. هەموو شتەکانت دیاری کراوە. هیچ کەسێ ناتوانێت یەک دقەی لێکم کاتەوە، هیچ کەسێکیش ناتوانێت لەوە زیاتری بکە. دوای ئەمە ئەمجا پلەیەکی ترمانەیە، پلەی ئیحسانە. خۆشەویستەکانم، پلەی ئیحسان ئەمە لەمەش بەرزترە. یەکەمیان وتمان تۆ شایەتمان ئەهێنی نوێژ ئەەکەی ڕۆژوو ئەگری، ئەمە ئیسلامە. لەوانەیە هەیە هەر لەو پلەیە ئەمرێ ناتوانێت بێتە مەکانتر، هەیە تێتە ئەم پلەکەی تر، ئەم ئیمانە بە قەوەتەی بۆ دروستە بێ، دوای ئەوە هەیشە لەمەش بەرزتر ئەبێتەوە. ئەمە طبعا هەمووی بە هەنگاوە یەکسەر تۆ ناتوانانی لەمەیان باز بدەیت و یەکسەر بێتە ئەمەک ئەخیریان، نا، ئەبێ ئەوانە گشتی ببڕی و دوای ئەوە دێت بە عیبادەتی خوا و بەخواپەرستی و بەخواناسی ئەگەی بە پلەی سێم کە پلەی ئیحسانە. ئەویش ئەوەیە کە ئەگەیتە حەدێت تەنها و تەنها بۆ خوا ئەژی، هەستەکەی کاتی عیبادەتەکەی هەستەکەی خوای تەعالی ئەتبینێ، هەستەکەی تۆ های لە بەردەمی خوایە عیبادەتەکەی، وا ئەزانی یەک نەفەرێک لەم دنیایە نییە ئیلا خوانە. ئیتر تەواو تەسلیمی خوای تەعالی ئەبی، هەر شتێ خوای پێی خۆش بێ ئەیکەی، هەر شتێ خوا پێی ناخۆش بێ نایکەی. ئەوە ئیتر پلەیەکی زۆر بەرزە. ئەوە هەندێک لە پێغەمبەران، هەندێک لە پیاوچاکان، هەندێک لە ئەولیاکان لە هەموو سەردەمێک شار هەیە گەیشتوتە ئەو پلەیە. جا خوای پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر تۆیش وات پێنەیە خوا ببینی، ئەبێ خۆ هەر هیچ نەبێ وابی کە خوا ئەتبینێ، هەست بکەی. تۆ ئەگەر لەوانە نەبی کە هەستەی خوا ئەبینی، ئەبێ هەستی ئەوەت ببێت کە خوا ئەتبینێ. ئەمە پلەیەکی تۆزی خوارترە. هەست بە مراقەبەی خوا بکەی، هەست بە چاودێری خوا بکەی، هەستکەی کە خوای تەعالی هەموو کار و گفتارەکانت ئاگای لێیەتی، قسەی غەڵەت لە دەمە دەرەچێ، کرداری غەڵەت ئەەکەی، خوای تەعالی پێی ئەزانێ، یەکسەر دەیتە خۆتە محاسبەی خۆتەکەی، لەبەر خاتر خوا لە ترسی چاودێری خوا غیبەت ناکەی، بوختیان ناکەی، جاسوسی ناکەی، دوسمانی ناکەی، نادەیتە قولی ئەمەوە، سەب ئەو ناکەی، خەزێنەیە کارە بەردەستە تۆ محاسبی لەسەری دزی ناکەی. ئەمە بەستە بە خاتری ئەوەی کە تۆ گەیشتوتە پلەیەکی بەرز مەڕاستی، هەر کەسی ئاوا بێ گەیشتوتە پلەی ئیحسان. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، دامەزراومان بکە لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوایە لەوانە بین کە بەڕاستەقینەی ئەگەڕێنەوە لای تۆ. یا ڕەبی خوایە خۆشەویستی خۆت بخەیتە دڵمانەوە، خۆشەویستی پێغەمبەرەکانت، خۆشەویستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، خۆشەویستی پیاوچاکان، خۆشەویستی ئەوانەی کە ڕێگای تۆیان گرتووە. یا ڕەبی خوایە خۆشەویستی کوفر و کافران و منافقەکان نەخەیتە ناو دڵمانەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، ڕەحم بە مردووەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە ماڵ و مناڵمان بکەی. یا ڕەبی خوایە ڕێگای باشمان پێ پیشاندەی. یا ڕەبی خوایە ئەوانەی گەنجن، خوایە ژیانی هاوسەرێتی ڕێک و پێکیان بەنصیب بکەی، کار و کاسبی باشیان بەنصیب بکەی. خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری، کاربەدەستانی عادل و دادپەروەر بکەی. هەر کەسێ ڕێگای باش ئەگرێت یا ڕەبی پایەدارتری بکەی، دەسڵاتدارتری بکەی. هەر کەسێ خەمی ئەم ملەتەیەتی باشتری بکەی. هەر کەسێ خەمی ملەتی نییە، مەسلحەتی خۆی و شخصی خۆی و بنەماڵەکەی ئەدا بەسەر ئەم ملەتەیە، خوایە یا ڕەبی لە کۆڵی ئێمەی کەیتەوە. یا ڕەبی خوایە لە کۆڵی ئێمەی کەیتەوە. یا ڕەبی خوایە ئێمە نامانەوێ، ئێمە تەبەڕع ئەکەین لە کەسێک کە تۆ نەناسێ، کە بەزەی بە خەڵکا دەیەتەوە. یا ڕەبی خوایە لە کۆڵمانی کەیتەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی کوردستان لە هەموو تەماحی دژمنان، تەماحی خراپەکاران بپارێزی یا ڕەب العالەمین، هەروەها وڵاتانی تری ئیسلام. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. يعني عزيز خوشويستم خوشكاني بالرئيس هاشان جبريل عليه السلام برسياري أويل في غمرك صلى الله عليه وسلم كوا قيامتك دار في غمري خاص صلى الله عليه وسلم وجبريل إيش نازم قيامتك قيامت كاتكي هاتنكي تنها خوانا وكس نايزاني. خوای تعالی ملائکەی کی تایبەتی دروست کردووە کە پێی ئەوترێ ئیسرافیل. هینە کا بەدەستیەوە کە ڕەنایەکا بەدەستیەوە لەو ڕۆژەوە کە دایەتێ دەستیەوە خوای تعالی ئیسرافیل تەماشای عەرشی خوای پەروەردگارەکە و چاوەڕوانە یەک ئیشارەت و ئاماژەیەکی پێ بکرێ و فوی پیا بکە هەموو دنیا خاپور ببێت. قیامەت هەڵسێ
بەڵام کەس ئەو کاتە نازانێ إلا خوا خۆی نەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ جبریل پرسیاری لێ کرد فەرمووی ئەوەی وا پرسیارەکەی لێ کرێ، یعنی قەزدی خۆیەتی لەوە شارەزاتر نییە وا پرسیارەکە ئەکا کە جبریل عليه السلام پێغەمبەری خوا سەییدی مرسەلینە، گەورەی پێغەمبەرانە نایزانێ. جبريل عليه السلام سيدي ملائكة قوري ملائكة كان عيش نايزاني أما علمها عند ربي علمي أولا لا ينفر وردقار ويخوش بسكان بويا أبي مش أواء تماشا أو بكين بلام نشانكاني ديارن علاماتي قيامة ديارن علاماتي بتشوكي هي قيامة وعلاماتي قورشي هي قيامة. في غمري خاص صلى الله عليه وسلم بلكو قرآنيش أما جب هندك لعلامات قوركاني قيامتك وهر وهلا أحاديث في غمري شهادته صلى الله عليه وسلم أما شيء كردوه بزورك لعلاماتي بتشوكو علامات قوركاني شي باس كردوه بون منيك لو علاماتك بتشوكا وهاتو تدي زورك لعلامات بتشوكا كان هاتو تدي زورك أتو أنا بليم دقمني ما وبيت تدي يشك لو أنا في غمري خاص الله صلى الله عليه وسلم أما جب زمان يدي خلقي سواري كشن أبن سواري سرج أبن كشن يتنا والله خيا نحيج أو كشن أيان باتا بردمي مزقوتا كان سبحان الله يعني السيارات أيان باتا بردمي مزقوتا كان دا أبزن أشنا ناو مزقوتا يعني أو زمانة آسان به أو دين داريتي آسان به يعني سواري كشن كمان كشن أيان باتا بردمي مزقوتا كان بلام لما لو جنكان ين روتن جنكان ين التزام ين بإسلام ونية دا يترباسي واقع في غمري خاص الله لا حديث ترى في غمري خاص الله صلى الله عليه وسلم فتنة جديد لآخر زمانه أرواتنا همو ماليكوا يعني أو فتنة نخو ديار يعني فتنة يعني قصدي أويك شتير ديد وامتحانتك على دينك تا نك أرواتنا همو ماليكوا بل كنت تجربة تاني همو كسكشو كجش من بيني ما أنا إيستشنا هندێکیش لەوەی لە حەدیثەکە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێکات کەوا زمانی دێت خەڵکانێک جاران تیکەی نان نەبوو بیخۆن ئەگەڕیان دێ بەدێ بۆ ئەوەی خەڵک تیکەی نانیان پێ بدە تێپەتی ڕەش و ڕوود دوای ئەوە زمانی دێت ئەوانە ئەبن بەکار بەدەستی خەڵک ئەگەر تەماشای ڕسم و وێنەیەکی ئیمارات بکەی بۆ نمونە لە ساڵەکانی هەشتا کاتێ زاید هات لە عێراق داوای لە سەدام حوسێن کرد هاوکاریان بکاو وضعي يعني إمارات جباب يجبك وكو عراق يعني إمارات لتشاو بغايا هر وكو ديك وابو وكو لا ديك شنا هر شتكي يعني صحراء ابو أو بغايش إتر بغابو وكو جنابتنا قدار بلام إيه صبرو تماشاك أو بن زايد وأولادكاني ومنالكاني قيشنا تتشيو روج بروجيش ولاتي إما يرانبي إتر أما بتشايو خمان همو أمشتانا أبينين وقران كاريانا أبينين همو علامات قيامتي اگر کسی بیه لو بارو شد زوره کتاب زوره من هر خوم لكتابي بختي بيروباور وعقيده ببلغي قران وفرمودا لوي همو علاماتكاني بوشكاني قيامته هروها غوركاني قيامتي شمتيا باس كدوا او هيك الايات هاتو الى حادثه پیغمبرات صلى الله عليه وسلم هيك بيو شار زي زيات ربيت وانا بقرته كتابيان كتاب تايبتي تري شيء لو بارو اي تعالى الرحمه هم لك من كان